ئیشێکی زۆر قورسە. سڵاو لێ بێ پیرۆزە بێ چ بەشێکە تاوا کردەوە بەشی یاسا. بەنیازی چی بکەیت؟ لە دوای تەخەڕوجەکەمانەوە ئیشەڵا هەر لە بەشی یاسا خزمەت بە کوردستانەکەن. ئەتەوێت ببی بە مەحامی یاتەوێت زیاتر بخوێنی تو ببی بە شتێکی تر. وڵی ڕاستەکەی هەر خۆی بۆ محامی خوێندومانە یانی ببین بە محامی من وەکو خۆم خوێندن لە مێشکمانیەکە دووبارە بخوێنەوە. ئیشەڵا حاکەم نەوەڵا بۆ ئیشێکی زۆر قورسە. ئەتەوێت چی بکەیت لەو کارێکە هەڵی ئەبژێری ئامانجە چییە؟ طبعا داکۆکیکردن لە حەقە لە مافە. محامیشی هەرزانە بی نرخی هەرزانە بێ طبعا نا یا بسمیان جوارە قەسی وەرەقەیە نا ئەوانەش نا بەپێی حەق بەپێی حەق دەڕۆین. بەڵێ هیچ هەدەفێکە هەیە لە ژیانتە بتێ بڵێ لەسەر ئەم بواریان زیاتر کارەکەم لەسەر ئەم کەیسانە زیاتر کارەکەم. وڵی زیاتر حەزم لە بابەتە جیناییەکانە.